نابێ ڕێگە بدرێت ڕژیمی ئیسلامی خەڵکی مافخوازی خوزستان سەرکوت بکات. لە شەوی پێنجشەممە 24 مانگی پوشپەڕەوە هەزاران کەس لە خەڵکی شارە جۆراوجۆرەکانی خوزستان لە ناڕزایەتی بەبێ ئاوی پرۆژەکانی ڕژیم بۆ ڕاگوەستنی ئاوی خوزستان و مەجبورکردنی خەڵکی ئەموستانە بە کۆچی ئیجباری دەستیان داوەتە خۆپیشاندانی ناڕزایەتی. ئەم ناڕزایەتیانە هەتا ئێستا لانی کەم 17 شاری گرتوتەوە. هێزە ئەمنیەکان بەرەو جەماوەری ناڕازی گازی فرمێسکڕێژیان هاویشتووە و تەقەیان لێکردوون. لە جەریانی هێرشی وەحشیانی هێزەکانی ڕژیم بۆ سەرخۆپیشاندانی ئاشتی خوازانەی خەڵک هەتا ئێستا 4 لاو بەناوەکانی قاسم خەزیری ناسری، مستەفا نەعیماوی، ئەلی مەزرعە، سەید حسێن ئالی ناسر گیانیان لەدەستداوە. کارناسان هۆکاری قەیرانی بێئاوی خوزستان ڕاگواستنی ئاوی ئەم ئوستانە بۆ ئوستانەکانی دیکە و سازکردنی بەنداوی ناستاندارد لەسەر ڕووبارەکان ڕاگەیاندووە. خوزستان لەسەر دەریایەک لە نەوت و گازە. خەڵکی دانیشتووی ئەم ئوستانە لە زومرەی هەژارترین بەشەکانی خەڵکی ئێرانن. هەژاری، بێکاری بەرین، سەرکوتی توند، دژە عەرەببوونی سیستەماتیکی ڕژیم، نەبوونی ئاو و بەرق لە یەکێک لە گەرمترین ناوچەکانی ئێران جامی سەبری خەڵکی لێوڕێژ کردووە. کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە بەرامبەر خواستی ڕەوا و بەرهەقی خەڵکدا درۆنانەوە و فریوکاری و حاشالێکردن و سەرکوتیان گرتۆتە بەر و شاردنەوەی ڕاستیەکان و درۆ و بێشەرمی ئاشکرای سەران و بەرپرسانی ڕژیم خەڵکی ناڕازی پێداگرتر کردووە. لە ئوستانی خوزستان سەرەڕای بوونی چەندین ڕووباری گەورەی ئێران خەڵک ئاوی خواردنەوەی پێویستیان نییە و حکوومەتیش لە جیات دابینکردنی ئاو بەرەو ناڕازیان تەقە دەکات. ڕژیمی ئیسلامی بە کوشتنی ناڕازیانیش ڕازی نەبووە و پاش ئەنجامدانی جەنایەتەکانی تیمی بازجوو هەواڵنێری خۆی بۆ لای بنەماڵەی گیانبەخت کردووان نردووە و داوای لێکردوون کە لە بەرامبەر دووربینی تەلەڤیزیۆندا باز لەوە بکەن کە ڕۆڵەکەیان سەر بە ڕژیم بووە و لەلایەن تێرۆریستەکانەوە کوژراوە. ئەگەرچی ویشکە ساڵی دیاردە و بەڵایەکی سروشتیە، بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا لە کێشەیەکی چارە هەڵگرەوە کردوویەتیە کارەساتێکی کۆمەڵایەتی. یەکێک لە هۆکارەکان هەڵنجانی لە ڕادەبەدەری ئاوەکانی ژێر ئەرزە. بەپێی ئامارەکانی دەوڵات نزیک بە 1 ملیۆن چاڵاو لە ئێراندا بوونی هەیە کە 758 هەزاریان لە سەردەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا هەڵکەندراون. لەو نێوەدا 200 هزار چاڵاو بەبێ بەڵگە و جەوازن و زۆربەیان بۆ ویلا و باغ و سەیرانگەی کەسی دەوڵەمەند و سەرمایەداران لە گۆشە و کەناری ئێران لێدراون. ئەم سیاسەتە تەنانەت لە خزمەت گەشەی درێژماوەی کەشاوەرزیشدا نەبووە. هۆکارێکی دیکە لەم بوارەدا سازکردنی بەنداوی کارناسی نەکراوە لە ئێران. تابەر لە شۆڕشی 1357 هەتاوی کەمتر لە 30 بەنداو لە ئێراندا دروست کرابوو. بەڵام لە ئێستادا لە 647 بەنداوی چکۆلە و گەورە لە ئێران کە لە وەردەگیرێت و 683 بەنداوی دیکەش لە قۆناغی بەڕێوەبردن یان لێکۆڵینەوەدان. لە سازکردنی ئەم بەنداوانەدا زەویناسی شوێنەکان و ڕێگری لە بەهەڵمبوونی ئەو لە بەرامبەر تیشکی بەتینی خۆر لە ناوچەنی وە ویشکەکانی ئێران لە بەرچاو نەگیرا. بەڵام ئەگەر سازکردنی بەنداوە کارناسی نەکراوەکان بۆ زۆربەی خەڵکو بۆ ژینگە زەرەر و زیانیان بووە، بۆ فەرماندە باڵاکانی سپا کە پەیمانکاری سازکردنی ئەم بەنداوانە بوون داهاتێکی یەکجا زۆری بووە و هیچ کەسیان ئۆرگانێکیش نەبووە کە لێپرسینەوە لە حیسابیان بکات. بەنداوی گۆتوەند کە لەلایەن سپای پاسدارانەوە سازکراوە نمونەیەکی بەرچاوی وەها کارەساتێکی ژینگەییە. لە پرۆژەی سازکردنی ئەم بەنداوەدا بوونی ئەو کێوانەی کە خوێیان تێدایە لە دەوروبەری ئاوگیری بەنداوەکە لە بەرچاو نەگیران. هەر بۆیە پاش ئاوگیری کێوەکانی خوێ کەوتنە ژێر ئاو. بەم جۆرە بەراورد کرا کە 17 ملیۆن تۆن خوێ چووە ناو بەنداوەکە و گشت زەویەکانی پشت بەنداوەکە بوون بە شۆرەکات. جەماوەری خەڵکی شەریف و ئازادی خوازی خوزستان لەگەڵ ستەم و هەڵاوەردنی نەتەوەیی ئاینی و لەگەڵ هەژاری و بێکاری و گیر و گرفتی فراوان بەڕەوڕون. ئەم جەماوەرە مافی خۆیانە کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز لە خۆیان و لە بەرپرسانی ڕژیم بپرسن کە بۆچی نەتەنیا هەژار و بێکارن بەڵکو تەنانەت ئاو و بەرقیشیان نییە. سەرکوتی دەورەی خەڵکی خوزستان نابێ ببێتە بابەتێکی ئاسایی و لەگەڵ بێدەنگی خەڵکی باقی ناوچەکانی ئێران ڕوبەڕوو بێتەوە. ئەگەر دوێنێ لە
ئەمڕۆ نابێت ڕێگە بە ڕژیمی هاری ئیسلامی بدرێت کە لە جەرگەی بێدەنگی باقی جەماوەری خەڵکی ئێراندا خەڵکی عەرەب و دانیشتوانی خوزستان سەرکوت بکات.